پێویستی ئەزانم خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی سپۆڕ و خەڵکی شارەزا گوێ لە شەقامی عەرەبیش بگرێت و بە تایبەتی ئەوانەی کە ئەتوانین بڵین ڕنگدانەوەی شەقامی عەرەبین ئێستا لە بەردەم مەترسیەکی گەورە عێراق ئەبینەوە بەوەی کە عێراق لە دوو مانگی داهاتووە ڕوبەڕووی گۆڕانکاری ئەبێتەوە ڕوبەڕووی ئەگەر بێت و بە خۆشی نەبێت بە ناخۆشی و بە شەڕ جۆرەك لە معادلەکە ئەمەش هەمووی ڕنگدانەوە هەیە لەسەر نەوت و لەسەر نادەندرەوەی نەوت و لەسەر ڕێککەوتنە نەوتیەکانی نێوان هەرێم و بەغا کە ئەمانە پێمان ئەڵێت یعنی سە خەڵک یەک دیوی قەزیەکە ئەبینێ ئەم نەوتە بۆ نەڕۆشت هەرێم بۆ نەوت نانێرێ بەڵام لە ڕاستیان لە پشتەوەی ئەوە ورتر لەوە و ئاڵۆستر لەوە شت هەیە قازانجمانە لە نەناردنی نەوت یاخود تەسلیم نەکردنی نەوت وەکو گەل و خەڵک و شەعب قسە بکەین ئێمە ئێستا لە زەرەرە ئاژین دەسەڵات بەداخەوە نەوت ڕێککەوتن بکرێت لەسەر یان نەکرێت ئەو نەوتی خۆی بە قاچاقی و بە تەنکەر ئەباتە دەرەوە داهاتی خۆی و سەرچاوی خۆی هەیە و هەندێکی سەرفەکاتەوە بۆ حکوومەت و بۆ پرۆژەکان بەڵام ئەمەنە ناشەفافە گومانێکی گەورەیە لەسەری کە چۆن بەکاریێنێەوە چۆن سەرفی ئەکاتەوە بەڵام ئێمە وەکو شعبەتا موچە نادرێت عێراق فشاری هێناوە کە موچە نانێرم هەتاوەکو مەلەفی نەوتم تەسلیم نەکرێت هەتا وردە بەرەوە ڕۆباسین ئەوە بەرمیل وانە ناکرێت ئەڵێ مەلەفەکە بە کاملی ئەبێت تەسلیمی من بکەیت لە ڕێی سۆمەوە بۆ چونکە معقول نییە شعب لێم قبول ناکە سیاسیەکان واڵێن کە هەرێم حەقی خۆی من ئەوە ناڵێم یعنی ئەوە بەڕاستی یاسای نەوت و غاز چارەسەریەکات کە ئەویش ڕنگدانەوەی دەستور بێت لێکدانەوەی دەستور ئایا ئەو بیرە نەوتانەی کە ئێستا دۆزراوەتە ئەو سەرچاوە نەوتی و غازیانەی ئێستا دۆزراونەتەوە بەپێی دەستور ئەبێ هەردوو لە عێراقیش و ئەقلیمیش هەردووشیان بە یەکەوە ڕێکەون کە چۆن مامەڵی پێوە بکەن نەک بەتەنها کە ئەمە گرفتەکانم پێما بێ بە یاسای نەوت و غاز چارەسەر بێت بەڵام کەی ئەوەش ئەمێنێتەوە بۆ ئەو ڕێکەوتانەی کە لە سیاسیەوە بکرێت هەرێم هەر دوور نەکەوینەوە ئەوەی گرنگە بۆ هەرێمی کوردستان تەسلیمکردن یاخود هەناردەکردنەوەی نەوتەکەیە بەوەی کە موچە و بوجە و بوجەی تەشغیلیش بنێرێت بەڵام لە کاتێکدا کە عێراق بەو ناکۆکیە یاخود بەو ئاقارە سیاسی خراپەی کە وەک باست کرد تێپەڕێت هەرێم بێمتمانەیەتی لە عێراق یاخود ئەوەیە قازانج لە فرۆشتنیەکە وەکو بیرخستنەوەیکی ژەمە لە ساڵی 2014 نەوتە فرۆشین هیچیشمان نەبوو قەرزاریش بووین قازانجمان لەم ملمەدانە بە عێراقە یاخود قازانجمان لەوەیە تەسلیمی سۆمۆی بکەین و حق و مستحقاتی هەرێمی کوردستانیش بدرێ ئێمە قازانجمانە کە ژیانێکی ڕەفاهێت و سوود لەو بەروبووم و بەرهەمە و سامانەی کە خوا پێیاوین لەژەر ئەرز و لەسەر ئەرزا سوودی لێوەرگرین وەی ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئێمە سوود وەرنەگرین لەو سەرمایە گەورەی کە هەمانە لەژێر زەوی و سەرزەوی ئەوە تاوانبارە و ئەبێ ڕوبەڕووی بوەستینەوە بە هەموو شێوەیەک ئەمە قسە ڕاستەکەیە ئێستا لەم کاتاکە ململانەی سیاسی هەیە بۆ ڕێخستنەوەی ئەم کاروبارە ئێمە نەتیجەکەمان ئەوێ نەتیجەکەژەوەی ئەو خەڵکە موچەیەکی ڕێک و پێکی وەکو هەموو هەوڵاتێکی عێراقی مافی خۆیەتی موچەی هەبێت کێ سەبەبی ئەمەیە عێراقەڵێ دەسەڵاتی هەرێمە دەسەڵاتی هەرێمەڵێ نا ئەوان بە دەستور ئیژ ناکەن ئەمە ململانەیەکە ئێمە کاتێک لە ناو هەرێمی کوردستانین چاوەڕوانی ئەوە ئەەکەین دەسەڵاتی هەرێم دەسەڵاتێکی ئەوەندە لێزان و بەهێز و دانا و زیرەک بێت بەشی هەرێمەکە بپچڕێنێ بە هەر شێوەیەک بێت کاتێک کە ئەوترێ ململانەی سیاسیە و ئەمە فشارمان بۆ ئێنن کاتی خۆی خۆ هەرێم بەهێز بوو لە هەموو ڕێکەوە بەهێز بوو بۆچی لەو کاتان نەیتوانی ئەوەندە بە شەفافی بە ڕێکوپێکی ئەو مافانە جێگیر بکات لە ڕووی نێودەوڵەتیەوە نەخەڵەتێ بە هەندێک وعود و ئەو نەوت و سەرچاوە گوزانەی کە هەی بووە تووشی قەرز نەبێت و تووشی ئەوە نەبێت کە ئێستا لە ڕاستیا ئەوە گرفتە گەورەکەی ئایا هەرێمی کوردستان خاوەنی نەوتەکەیە یاخود ئەو کۆمپانیانە کە ئەڵێن سەتاچلی ئەبێ هی خۆمان بێ شەریکن نەک ئەوە وەکو کرەیەک لە مقابل ئیشەکە وەریگرن بەڵکو هاوبەشن بۆیە زۆر جار ئەوترێت عێراق و ئەوە هەرێم ڕێککەوتن بەڵام لە ڕاستیا کۆمپانیەکان ڕێکەون ئەم کۆمپانیانە ژەر خۆیان نین واجهەیەکی
هێزە نێودەوڵەتیەکان کە ئەمە گرفتە گەورەکە. زۆر باش یانێکترمەیە کاک یادگار سەدیق گەڵاڵی کاک یادگار سڵاو لێبێ هیوادارم زۆر باش بی بەخێر بیتەوە بۆ زووم. هەندێک جموجوڵە ئەبینرێت لە وەزیری وزەی سووریا هاتۆتە عێراق لەگەڵ حیان عەبدولغەنی کۆبوونەوەی کردووە گرێبەستەکانی ساڵی 1970 تا ئێستا لەگەڵ تورکیا هەڵەوەشێتەوە. تورکیا مەرجی نوێ هەیە و قازانجی نوێ هەیە. ئەم جموجوڵانەی کە لە عێراق هەن بۆ هەناردەکردنی نەو چیمان پێڵێن هەرێم لەکوێ یاوکێشەکایە؟ سڵاوتان سوم تەبیعی ئەم هەنگاوەی کە سووریا ناوێتی باڵێ بەدەستپێکردنەوەی یاخو هوشانە و جارێکی کاراتکردنەوەی گەڵی بۆوەری بانیاسکرد بوو لە چوارچێوەی ئەو هەوڵانەیە کە ئەوێ لە با بڵێن بوشانەوەی کەرتی وزەی سووریا هەوبە بە غاز دەستی پێکرد لە ڕێکەوتنێکی 3 ساڵی هەیە لەگەڵ قەتەرە کە لە بەندەری عەقەبەوە نەوت گوێزێتەوە و نۆژەنکردنەوەکەی ئەو دیاڵی کە لە عەقەبە بۆ سووریا هەیە تەواو بووە و بڕیارە لە چەند ڕۆژی ئایندا دەست پێ بە هاوردەکردنی غاز لەوێەوە و هێڵێکی تری غازی تەواو لە سەرەتای مانگا کرایەوە کە غازی ئاسەریە خاکی تورکیا ڕاتوە چێتە سووریا بۆ ئەوەی بتوانن سەکتەری کارەبای ئەو وڵاتە بە تایبەتی بەکار بهێنرێت و لە هەمان کاتیشا چەندین 14 ساڵە سەکتەری وزەی سووریا لێی ئەیدێ بەهۆی ئەو شەڕە ناوخۆیی کە هەبووە و زیانێکی زۆری پێگەشتووە و با بڵێن کێڵگە نەوتیەکانیش لەژێر دەسەڵاتی حکوومەتی ئێستای سووریایە. سووریا پێویستی بە هاوردەکردنێکی زۆر هەیە. لە هەمان کاتیشە عێراقیش هەرچەند من وای نبینم ئەمە سەرەتایەکە زۆر و ئەم هەوڵانە قابلی جێبەجێکردن بێ لەبەر هۆکارێکی زۆر سادە ئەو بۆریانە زیاد لە 70 ساڵ عمری هەیە و ئەگەر بشکرێ ئەبێ ئەو لە شەڕی لە دوو شەڕە لە شەری ئێران عێراقا لە شەڕی کەنداوی باڵێن دوو سێشە لە 92 و لە 2000ەکانیشە 2003 دیسانە ئەو هێڵێ لە ناو خاکی عێراق زیانێکی زۆر زۆری پێگەشتووە. پرسیارێکی گەورە هەیە و هێڵانە توانای چاکردنیان هەیە بۆ توێژێکی زۆری هەیە و ڕاکێشانی پرسیارەکەش لە عێراقەوە بۆ ئەوێ ڕاکێشانی هێڵێکی نوێژ بۆ ئەوێ کولفەیەکی زۆر زۆری تێچێ عێراقی و سووریاش ئیستا لەو پرسیارەکەی منیشەوەیە عێراق بەم دۆخەداراییەوە سووریاش بە و حکوومەتە ڕاگوزەرەیە و بەو سزانەی هێشتا ئەمریکا کە بڕیارە لای باولا نەبراوە توانای نۆژەنکردنەوە و یاخود گەورەکردنی ئەم بۆریان هەیە بۆی کە نەوت بنێرنە بەندەری بانیاس؟ زەحمەتە لەم بارودۆخەی ئێستا عێراق بتوانێت چونکە خۆتان نەزانن پرۆژەی هێڵێکی تر هەیە لە بەسرەوە بە حەدیثا و لێرەشەوە بۆ بەندەری عەقەبەی ئوردون لەبەر ئەو چێشۆ زۆرەی کە هەیەی وانە بەر ئەو ناڕەزایەتە زۆرەی کە هەیە لە ناوخۆی عێراق نەتوانراوە بچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە کولفەیەکی زۆر زۆر لەسەر عێراقەکەوێ و لە بارێکی تریشا و حکوومەتە نوێی کە هەیە لە سووریایە زۆر حکوومەتی ئێستای عێراق زۆر بە دۆستی خۆیانی نازانن و لە سەرەتایە تا ئیستا لەبەر ئەوە متمانە پێکردنی و بارودۆخی سووریا هیچان نازانێت چا ڕاستیە گەڕوە لەبەر ئەوە قۆناغی زۆر زۆر سەرەتایە وەکو لە بەیاننامەکەی هەردوو لە ڕایان گەیاندۆش وەزارەتی نەوتی عێراق وچ وەزارەتی وزەی سووریاش لایەنێکی با بڵێن پسپۆڕ ئەهێنن بۆ هەڵسەنگاندنی ئەوەی کە بزانن بۆریەکە بەگوێڕەوە هەنگاوێکە لە قۆناغەکانی زۆر سەرەتایەتی واگەر بشێتە بواری جێبەجێکردنەوە چەند ساڵێکی پێشە لەبەرەوە زۆر زۆر زەحمەتە لەم قۆناغا هیچ شتێک بڵێن ئەکرێت عێراق بەو ئاراستە بەکاری بێنێ ئارامەژەیەکت بە تورکیا کرد و هێڵی با بڵێن جەیهان کەرکوب کرد کە تورکیایەک لە نەبڕیاریاتە لە مانگی 7 ساڵی ئایندا و گرێبەستە درێژ نکاتەوە تا ئەوە نکاتەوە و گرێبەستێکی تازە و فراوانتر لەگەڵ هەرێمی کوردستانە بکە ئەمە ئەکرێ عێراقیش وەکو با بڵێن من ناوێت لێم لەوانێ زەختێکی دۆڕاو هەر لە سەرەتاوە چونکە تورکیاش ئەزانێ بارودۆخی هێڵەکە چۆنە و پێکەی سووریاش لە ئێستایان چۆنە چونکە باوەڕ ناکەم ئەو هێڵە ببێ بە بەدیلی جەیهان تورکیا بەڵام قسەکە لەسەر ئەوە سەرڕایەک هەیە لە ناو عێراقا ئایا ئەسڵەن عێراق پێویستی بە دەواازەی تر هەیە ئایا عێراق پێویستی بە جەیهانیش هەیە
چونکە ئێستا لە ناو پسپۆڕانی وزەی عێراقیە ئەڵێن ئێمە پێویستمان بە جیهانیش نییە ئێستا لە بەستە ئەتوانرێت نزیکی 5 ملیۆن و نیو توانای هەیە هەناردە بکە و لە ماوەی چەند بانگێکی ترا و توانایە بۆ 6 ملیۆن بەرزەکرێتەوە کە عێراق خۆتان نەزانن ئێستا 3 ملیۆن و نیو بەرمیل ڕۆژانە هەناردەکە لەبەرەوە دیسانەوە گرنگی و پێویستی ئەو هێڵا ئەکەوێتە ژێر پرسیارەوە جارێک. باش کاک یادگار وەک پرسیارەکانی خۆت ئایا عێراق توانای ئەمەی هەیە یاخود دەرهێنانی نەوت بەم جۆرە کە بتوانێت هەم تورکیا هەم سووریاش لە خۆی ڕازی بکات لە ئایندە بەڵام نەخشەی نوێی بازرگانی نەوت و ئەم گرێبەستە نوێیانە ئەم لێدوان و هات و چۆیانە ئەم سەردان و شاند و وەزیرانە کە کۆبنەوە خواستی عێراقن یاخود تورکیا و سووریاش بەتەکێت ئەتوانین بڵێن هەمویان خواستیان هەیە تورکیا لە بەرژەوەندیەتی کە ڕاشی گەیاندۆ نەی شاردۆتەوە کە چاوی لەسەر ڕێکەوتێکی زۆر زۆر فراوانترە کە بەرژەوەندی ئابوووریەکانی بپارێزێت کە ئەم ڕێکەوتنەپۆنە پێی وایە کە زۆر لە بەرژەوەندی نییە سووریا پێویستی پێیەتی سووریا تازە وڵاتێکە تازە لە جەنگ خەڵەسێتەوە تازە مانگی ڕابردوو گەماڕۆکانی سەر سووریا لەلایەن ئەمریکاوە لابراوە لەبەرەوە ئەم هەوڵانەی سووریا دیسان بە مبارەکە و بە داگیرساندنی بڵۆپی سەوزە لەلایەن ئەمریکا و ڕۆژ ئاواوە قەتەر و وڵاتانی خلیج بە پارە پشتگیریەکە عێراقیش پێویستی بە دەرچەکردنێتی بەڵام لە ناوخۆشا دیسانەوە ڕێیەکی دژ هەیە بەرامبەری کە ئەو مەسروفە زیادە عێراقی سە لە بارودۆخێکی دارایی وادانیە بتوانێت بکەوێتە ژێر ئەو خەرجیە زۆرانەوە و ئایا پێویستی پێێت یا پێویستی پێ نیە سێکیش هەیە کە لە ماوەی 7 ساڵی ڕابردووە بۆ هەموو شەڕانەی لە ناوچەکە ڕوویاوە گەروی هورمز دانەخراوە دیسانەوە مش ئارگومنتێکی ترەکە ئایا تا ئەخرێت چونکە ئەو منتیقەیەش دیسان لە حیمایەتی دەوریایە کە هێڵێکی با بڵێن شادەمارێکی ئابووری جیهانە زلهێزان بە شێوەیەکرێکە بەداخستی نایەن لە جەنگی 12 ڕۆژە ئیسرائیلا دانەخراکە ئەو پەڕی با بڵێن مەترسی هەبوو لەسەر ئێران و ئەو پەڕی ئەو کاتە بوو کە گومان دەکراکە ئێران پەنابەرێ بۆ ئەوەی کە کێشە بۆ ڕێڕەوی هاتوچۆی بازرگانی دروست نەبوو ئایا ئێستا دروستە بێ یانە وە لە ئایندا دروستە بێ ئەمانە هەمووی پرسیاری گەورە نەکرێت و لە ناوخۆی عێراقا و لە ئاستی با بڵێن پسپۆڕانی وزەی عێراقیا دیسان ئەمە نقاشێکە کە زۆربەی زۆریان ئەتوانم بڵێم بەو ئاڕاستەیە ئەڕۆن کە ئێمە پێویستمان نە بە سووریا نە بە عەقەبەیە نە بە تورکیایە ئەگەر تورکیا هەبێ بۆری ئامادە هەیە ئەتوانێت بە شێوەکان لە حاڵەتێکە ئەوان ڕازیە بن کە نەوتی هەرێمی کوردستان بە تەواوەتی بچێتە ژێر دەسەڵاتی وەزارەتی نەوتەوە ئەنجا لەو حاڵەتە ئەوەشیان پێ بەڕەوابێت. زۆر باشە دێمە وڵات کاک یادگار قسە و باسی زیاترەکەن کاک دوکتۆر ئەوەی گرنگە هەرێمی کوردستان بە گرێبەستەکانی عێراق لەگەڵ تورکیا و سووریا قازانجی هەیە ئەگەر نەوتەکە ڕادەستکە یاخود نا لە کاتێکە ئەگەر ڕادستی بکات بە کۆمپانیای سۆمۆ ئەتوانێت هەرێمی کوردستان لەو پشکەی کە هەیەی لەو ڕێکەوتنانە خاڵێک بەندێک جێبەجێ بکات لە بەرژەوەندی خۆی بێ بەڵێ سەرەتا پێش وەڵامی پرسیارەکەت یەک دوو تێبینی لەسەر نردنە دەرەوەی نێوتەوەی سووریا و تورکیا ئەمانە باش تێبینی یەکەم سووریا لە ڕاستیا ئیسە لە دۆخێکی سیاسی سەرەتای سەرهەڵدانی ڕژێمێکی تازە و وا بڵێن جیابوونەوەی گروپ و چەکداری کۆمەڵێک خەڵکی تازە هاتوون دەسەڵاتیان گرتووەتە دەست بۆیە بەپێی ئەو ڕاوێژکارانی کە هەیەە کە سەرچاوەکان باز لەوە ئەکەن کە دەیان ڕاوێژکاری بەریتانی و خەڵکی وڵاتی تر لە دەوریانن کە ڕێنماییانەکەن کە چی بکەن ئەم هەنگاوەشیان یەکێکە لەو جوڵە سیاسیانەی کە ئەیانەوێ بیسەلمێنن کە ئەمان وڵاتێکن ئەیانەوێ بخەونەوە سەرپێی خۆیان و توانە تایبەتەکەی یا جیۆپۆلەتیەکەکەی خۆیان کا شوێنەکەیان و هەروەها پێگەیان بۆ ئێستا و ئایندە وردە بنیاد بنێنەوە هەر بیرمان نەچێت لە مانگی ڕابردووە بوو لەگەڵ سعودیا کۆمەڵێک پرۆتۆکۆل و کۆمەڵ ڕێکەوتنی گەورەی استراتیژی چەند ملیاریان ئیمزا کرد لەگەڵ ئوردون هەر خەریکن ئەوە لەگەڵ عێراقیش یعنی جوڵەکەیان جوڵەیەکی سیاسیە بەر لەوەی واقعیان بێتە دی یاخود لە مەدایەکی نزیکا بێتە دی لەبەرەوە
طبیعیە ئەوان هاتوون مبادرەیان کردووە عێراقیش وەڵامی یاوەتەوە طبیعیە عێراق ئەبێ لە یەک درگاوە سەیری بەرژەوەندەکانی خۆی نەکات لە هەموو دەوروبەرەکەی سوود لێ وەربگرێت ئەوە تێبینی یەکەم تێبینی دووهەم دەربارەی چوونە دەرەوەی نەوت لە بەسڕەوە و لە فاوکە تەمەنە و خۆر عەبدوڵڵا ئەوانە کێشەیەکی هەیە کە پێم وابێت قومبەلەیەکی مەوقوتە ئەوەش کە ئایندەیە چی لێت و چی بەسەریەت ئەو ڕێگەی گەشە پێدانە بە هەمان شێوەیەکێکی ترە لە بابەتەکان بەڵام عێراق لە ڕووی ئابوووریەوە ئەگەر نەوت بگەینێتە ئەوروپا هەموو یعنی محەلیل و شیکەرەوەکان لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نزیکیەوە لە ڕووی تێچوونەوە بەندەری جیهان نزیکترە بۆ ئەوروپا یعنی نەوت لە تورکیاوە زووتر ئەگاتە ئەوروپا ئەوە ماعەدا مەترسیەکانی ئەو مەترسیانەی کە لەو ڕێگە دوور و درێژا یەتە ڕێی لە ڕێی تورکیاوە کەمتر یەتە ڕێی لەبەرەوە ڕێگەیەکە گرنگە من پێم وابێت هەر ئەوەش نییە باسی تێچوونەکەی کەمترە و ڕێگەکەی نزیکترە عێراق و تورکیا بەرژەوەندی هاوبەشیان هەیە لەم ماوە ئەگەر لەبیرتان بێت کێشەی ئاوی هەیە عێراق ڕاست ئەگەر بێت و مقابل بە ئاوەکە بۆ نمونە مەسەلەن تورکیا فشار بێنێ بۆ عێراق ئەبێتەوە بۆ نمونە لە ڕێی منەوە داوای ئەوە بکات لە ڕێی منەوە بێت اینجا ئاو بۆ بەرەیەمەوە یعنی ئەوە بەرژەوەندیە و زۆر زۆر تەبیعیە لە ڕووی ئەمنیەوە ئاگامان لێ ئەوشتانە داواکارێکی لەم جۆرە یەکێ لەو داواکاریانە هەیە کە بزەبت ئاوی بەریایەوە یعنی عێراق خەریک بوو تووشی وشکە ساڵێکی تەواو ببێت لەو ماوەی پێشوە ئاوەکە بەردرایە و یعنی بینرا حتا تورکیا ئیعلانی کردوتی ئەوە من بڕیارەکەی جێبەجێم کرد کەواتە بەرژەوەندیەکان دەورە بینێت و ئەبێ عێراقی سوود لەو بەرژەوەندە بێمە سەر پرسیارەکەی جەنابەت ئایا هەرێمی کوردستان سوود لە چی وەرەگرێت لەو بابەتەیە لە ڕاستیە هەرێمی کوردستان ئیتفاقیەیەکی استراتیژی قۆڵی هەیە لەگەڵ تورکیا پێشتر کە بەر لەوەی نەوتەکە ڕاگیرێت لە ساڵی 2023 لە مانگی سێ کە ڕاگیرە 25 لە ڕاستە تورکیا زۆر مستەفید بووە لە نەوتی هەرێمی کوردستان ماعەدا کرێی ئەو بۆریەی کە وەریەگرێ و ئەو هەموو جم و جوڵەی کە بەبوونی ئەوە دروست بووە ماعەدا بەندەری جیهانەکە ئەکەوێتە گەڕ ماعەدا ئەوەی سەرچاوێکی وزەی باشی دەستکەوتووە لەو ڕێەوە ئێستا کە ئەمن ڕاگیراوە تاوان ئەویش زەرمەندە لەبەرەوە پێی خۆشە بە هەر شێوەیەک بێت عێراق سوود وەربگرێت لە تورکیا و ئێستا کە بۆ نمونە ئەم ململانەیە وای لێ هاتووە کە بە ناچاری ئەو بردیەوە یعنی عێراق بردیەوە کە 1.5 ملیار غەرامەی بردنە دەرەوەی نەوت لە ڕێی تورکیاوە لەسەر تورکایە لە محکەمە عێراق بردیەوە بەڵام جارێ بژیوانی پاریس ئایا مەزە ئەو سەپارەکەی ئەیاتێ نایاتی ئەوە ڕاگیراوە گرنگەوەی نەوتەکە ڕاوەستاوە هەر لە نوێ ڕێکەوتنەوەیکی تازە تورکیاش بەرژەوەندی خۆی پێگرنگترە لەگەڵ عێراقێکی دەوڵەتێکی ڕسمی ناوچەکە مامەڵە بکات و خۆی ڕێک بخاتەوە نەک لەگەڵ هەرێمێکە بۆیە ئێستا ئەو چاوی لەوەیە کە لەگەڵ بەغایە ڕێکەوێت بۆیە من قەنەعەتم وایە ئەمەیە گرفتەکە کە هەرێمی ژەبێ خۆی ڕێک بخاتەوە لەگەڵ عێراق هەرێمیش بەرژەوەندی لەوایە کە بێ لە ڕێی سۆمەوە بێ بۆچی چونکە لە ڕاستیە تۆ ئەم لات لێ بەسراوە ئەگەر باسی ڕێی قاچاخە من وا ئەزانم سوودانی خۆی ئیعلانی کرد لە پەرلەمانە وتی ئێمە ئەزانین ئیعلانی کرد ئاوا وتی ئێمە ئەزانین کە ڕۆژانە 230,000 یا زیاتری وت ناشارژانسێکی گەورەی ئەمریکا هەموو وەزیرە کوردانە لە پەرلەمانە دانیشتبوون لەگەڵی ئەو هەموو پەرلەمانتارە کەسیان نەیانتوانی هەستنەوە بڵێن وانە نەوتی قاچاقی چشتی کەواتە تۆ ئەم بەم دزیە و بەم نەوت بە قاچاق بردنە هەتاکەی لەبەر ئەوە هەر ئەبێت تەسلیم بێتەوە بەڵام ئەم گرفتەی کە ئێستا یەکلا نابێتەوە لە ڕاستیا زۆر جاریکە ئەمە باس کراوە منیش لە شوێنی کە باسم کردووە هەمیشە هەرێمی کوردستان متمانەی بە دۆخەکە نییە چاوەڕێی ئەوەیە وەکو لە بیدایەتەوە باسمان کرد دۆخی عێراق بە شێوەیەک بشێوێ ئەمریکا دەستی زیاتر زاڵ بێ بەسەر عێراقا و دەستی ئێران لاوازترکە لە ناو ئەو معادلەیە ئەم
مستەفید بێت بۆ نمونە نەوتەکەی نەهاتێ یا جۆرێک لە ڕێکەوتنی تازە بکەن و لەو گرفتە نەجاتی بێ بۆیە چاوەڕێی کاکە دۆخەکە ئاڵۆزیەکە لە بەرژەوەندی خۆی بخۆزێتەوە. باش کاک یادگار تورکیا مەرجی هەیە لە گرێبەستە نوێەکەی با بڵێن ئەوەی کە نوێی ئەکاتەوە لە ساڵی داهاتوو بەڵام ئەم مەرجە نوێی تورکیا بۆ فراوانکردنی بۆریەکەی کە ڕۆژانە ملیۆن و نیوێک بەرمیل نەوت بنێرێت ئەگەر ئەمە بکرێت بۆ سووریا داهاتی نەوت بۆ سووریا هیچ ئەمێنێتەوە ئامەجێی پرسیار نییە ئەگەر گرێبەستەکەیشی لەگەڵ سووریا جارێکی تر هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکاتەوە هەر بەبێ گرێبەستەکە توانای بۆری هەرێمی کوردستان ملیۆنێکە ملیۆن و نیوێک نییە بەناوخوا هەرێمی کوردستانە ئێستا و توانەیە نییە و ئەو توانایش نییە بۆ هەناردەکردن لەوێەوە و دیسانەوە عێراقیش پێویستی بە ملیۆن و نیوێک نییە بۆ ئەوروپا عێراق لە سەدا 20 بۆ 21 هەناردەکەی ئاراستەی بازاڕی ئەوروپایە لە سا 79 بۆ 80 یاخود بۆ 81 هەنێ جاریش بۆ ئاسیایە لەبەر ئەوە توانای و بۆریە یەک لەو ئاستانیە دوو پێویستی عێراق بەو ئاراستەیە نیە کە بتوانێت ئەوە بکە سێ ئەگەر بمانەوەیە کێڵگەکانی باشووری پێوەڕەت بکەین تا ئێستا ئەو ژێرخانی گواستنەوە لەو ئاستانیە بتواندێ بۆریەکانی کەرکووک پەیوەست بکرێ بە بەسرەوە تا ئێستا ئەو هێڵەشمانێ هێڵێکی کۆن هەبوو بەرەو حەدیثە بەڵام بەرەو ژلۆب کێشەی هەیە تا ئێستا و بە تەواوەتی پەیوەست نەکراوەتەوە بە بەسرەوە لەبەرەوە داواکە ڕاستە تورکیا داوای کردو شارێ بەڵام واقعی نیە و عەمەلی نیە لە ئێستادا وازانم وەزیری وزەی تورکیاش باسیەوە کە تەنها پشت بە نەوتی عێراق نەبەسرێت ئامانجەکەی ئەوەیە بە ئاراستەیەکی با بڵێن ناڕاستەوخۆ باسی هێڵی گەشاکە کە لەوێەوە با بڵێن بەرهەمەکانی سوتەمەنی وڵاتانی کەنداوی پیا پێوەستێتەوە و تورکیا ببێ بە هەبێک بە نادیەکی گواستنەوەی وزە بەرەو ئەوروپا چ غاز چنەوت ئەمە هێشتا لە قۆناغی سەرەتایەتی هێشتا زۆری ماوە قسەی لەسەر بکەین بەڵام تەبیعی ڕێکەوتنەکان بۆ ساڵ و 2 ساڵ نییە ئەبێ بە ڕوئیایەکی دوورخایەن و دوورمەوداوە تێڕوانینی لێکرێ بۆ 20 ساڵەکرێت و قابلی تەجدیدکردنە لەبەر ئەوە ئەبێ دووربینانەتر مامەڵی لەگەڵاکەن هەر یەکێک لە وڵاتەکان بەدوای بەرژەوەندی خۆیان کردێ هەر یەکەیان سەری خاڵی بەهێز و لاوازی ئەوە کەیترەکە بۆیە بتوانێت مەرجەکانی خۆی تیا بسەپێنێ تورکیا تەبیعی هاوڕام لەگەڵ ماوەسانجەدا خاڵی بەهێزی زۆری بەدەستەوە عێراقیش لەوانەیە هەندێکیەوێ بەڵام خاڵەکانی عێراق لەوانەیە عێراق لە پێگەیەکی زۆر زۆر بەهێزا نەبێ وەکو تورکیا کە خاستن با بڵێن چەکی ئەو زۆر زۆر کاریگەرە لەسەر عێراق و لەسەر سووریاش لەبەر ئەوە ئێمە تا ئێستا لە سەرەتاین هێشتا ساڵێک ماوە لە وتوێشکردن بۆ ئەوەی بزانین ئەم ڕێکەوتن تازە بە چ ئاڕاستەیە کەڕوە و چیەکرێ و چۆنی ئەخرێتە ناو هێڵی گەشەوە و ئایا هێڵی گەشە بە چ ئاڕاستەیە کەڕات و چی لێت ئەمانە هەموو هێشتا ئێمە لە قۆناغی سەرەتای هێشتا ئەبێت چاوەڕێی ڕووداوەکان کەین و ئاڕاستەی توێژەکان کەین زانین بە چ ئاڕاستێک بۆ گۆڕانکاریە سیاسیەکانی شتیشتان خۆدا نەزانن لە ماوەی 2 ساڵی ڕابردووە چ گۆڕانکاریەکی خێرا لە ناوچەکە بۆیات وە جیۆپۆلیتیکی ناوچەکە لە گۆڕانکاریەکی زۆر زۆر خێرایە کە لەوانەیە هەنێکی چاوەڕوان نەکراوە. باش کاک یادگار ئەزمموی عراق بۆ هەناردەکردنی نەوت لە ڕێیبۆریەوە ئەزمونێکی تاڵە چەند جار نەوتی هەناردە کردووە ڕاگیراوە و چەند جار بەهۆی شەڕ و ئالۆزی ناوچەکەەوە ئەمانە ڕاگیراون هیچ ئەمانەکەیە بۆ ئەم بۆریان نوێیانەی کە هەیە بە تایبەت ئەم بۆری کوردستانی کە لەلای هەرێمی کوردستانە و بە تایبەتتریش ئەو بۆریەی کە لە کەرکووک بانیاس کە نۆژەن ئەکرێتەوە تەبیعی بۆریەکەی ناو هەرێمی کوردستان خاوەنداریەتی نەحکوومەتی هەرێمی کوردستانە نەحکوومەتی عێراقە کۆمپانیایەکی تایبەتە قسە لەسەرەوە جەنابەت باسی تەجروبەیەکی باشت نەکرد کە عێراق هەیەی لە هێڵی گواستنەوەی بۆریەکانە ئێمە بانیاس هەبوو ئەوە لە ساڵی هێشتاکانە وەستێنراوە لە بیدایەتی 2000ەکانە بۆ ماوەیەکی کەم دەستی پێکردەوە دیسانەوە وەستایەوە هێڵێکی ترمان هەیە کە باس ناکرێت هێڵی
عێراق سعودیەیە و بۆ سەر دەریای سووری ناوەڕاستە دەریای سوورە لەوێشەوە بۆ دەریای سپی ناوەڕاستە ئەم هێڵە عێراق دروستی کرد و هەر لەگەڵ تەواوبوونیا شەڕی کوێیتی بەسەرا هات و سعودیە دەستی بەسەراگرت ئێستا عێراق تەواو دەستی لێشتووە چونکە ئەوەش دەواازەیەکی تر بوو بۆ عێراق و سعودیە ئیستا ئەو نەوتەی کە لە ڕۆژهەڵاتەوەی گوێزیێتەوە بۆ ڕۆژئاو بۆ سەر دەریای سوور بەو هێڵی عێراق لەبەرەوە مەترسیەکی تری با بڵێن سپۆرانی بواری وزەی عێراق ئەوەیە ئەم هێڵانە بە کولفەیەکی زۆر دروست دەکرێ دوای 15 بۆ 20 ساڵ خاوەنداریەتەکەی ئەگوازێتەوە بۆ ئەو وڵاتەوە یەکێکیش لەو خاڵانی کە هێڵی حەدیثە عەقەبە تا ئێستا گرفتی تێکەوتووە ئەوەیە کە دوای 20 ساڵ خاوەنداریەتەکەی بۆ ئوردون ئەگوازێتەوە ئەمەی بانیاز ئەگەر جارێکی تر دروست کرێتەوە دیسان ئەگەری ئەوە مەترسی ئەوەی لەسرە دوو خاڵێکی تریش تێچۆکەی ڕاستە ئێمە لە ناحیەی سیاسیەوە لە ناحیەی فرە دەرچەکردنەوە با بڵێن ئاسایشی وزە بۆ عێراق دروست دەکات چ بانیاز بێ چ عەقەبە بێ و چ جەیهان بێ بەڵام لە ڕووی تێچووەوە و لە ئابووریەوە ئەو نەوتەی کە عێراق ئەیگەیەنێتە بەستە و لێەوە بارەکرێت و ئەڕوا و زۆربەی زۆریشی وەکوتمان لە زیاد لە 170 بۆ لە 180 نزیک لە 180 بۆ ئاسیا ئەڕوا کولفەکەی تەنها 6 سنتە تاکو بارەکرێت و ئەڕوا ئەمە کەیتری ئێستا و گرێبەستەی کە یاخود پێشنیاری گرێبەستەکەی کە کراوە بەوەی عەقەبە تەنها لە ناو گواستنەوەکەی تاریفەی گواستنەوەکەی لە ناو ئوردونە $5 و دوای 15 ساڵ بەندەرێک کە عێراق دروستیەکە ئەبێ دوای 20 ساڵ ئەبێ بە مڵکی ئوردن و هێڵی گۆریەکەش ئەبێ بە مڵکی ئوردن لەبەرەوە معنە تەکلیفەیەکی زۆر زۆرە و تێشوێکی زۆر زۆری تێچێ بۆ عێراق لە ناحیەی اقتصادیەوە باسی ئاسایشی وزە ناکەین کە دووشتێکیان بەڵام ئەمە وتوێژێکی گەرمە چەندین ساڵە هەیە لە ناو پسپۆڕانی وزەی عێراقیە و لە ناحیەی اقتصادی ڕوتەوە مافیان ئەتوانی پێبەی کە ئاراستەکەی تۆ زۆر زۆر کەمە بۆ ئەوروپا و ئەتوانرێ یعنی سوێش کرێ هەر کاتێک بتەوێت لەبەرەوە لە ناحیەی اقتصادی 6 سنت بە ئەوەی تورکیاش بێت کە $1 و $1.5 بووە و تورکیا ئێستا هەرم نەکا بۆیە داوای زیاترەکە هێشتا ئەوە زۆر زۆر کەمترەکەوێت و ڕاستە خطورەی هەیە بۆ بەسەڵ خطورەکان کە ئێستا بۆ هیچی بە عەمەلی ڕووی نەیاوە و هیچ مەترسیەک لەسەر هەناردەی نەبووە تەنها لە کاتی جەنگی ئێران عێراقا نەبێت کە سوود لە هێڵی کەرکووک جەیهان ئەبێنراوە عێراق سوودێکی زیای زۆر باشی لێبینی لە کاتی جەنگی ئێران عێراقی 8 ساڵەدا لە دوای ئەوەوە هیچ گرفتێک بۆ نەوتی ئەو منتیقەیە دروست نەبووە حتا لە جەنگی کوێیتیشە و دواییشە 2003 ڕوخانی ڕژێمی عێراقیشە ئەو بەندەرە و 12 ڕۆژێکەش وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئیسرائیل ئێران ئەوش کێشەی بۆ دروست نەبووە لەبەرەوە ڕاستە لە ناحیەی ئاسایشی وزەوە و لە ناحیەی دەرچە فراکردنی دەرچەوە سوودی هەیە بەڵام لە ناحیەی اقتصادیەوە دیسانەوە نیشانێکی پرسیانی لەسەر عێراق فعلا ئەو سوود لەو پرۆژانە ئەبینێ بەراورد بەو خەرجیە زۆرەی کە تایەکە باش ئەم دۆخە سیاسی ئاڵۆزەی کە هەیە لە ئێستادا هەم عێراق هەم سووریا و پرسی ئاشتیش یاخود پرۆسەی ئاشتیش لە تورکیا هەیە ئەمانە چیمان پێڵێن لە کاتێکدا بە تایبەت سووریا و عێراق دۆخەکە لەبار نییە بۆ جۆرەك لەم گرێبەستانە و شتێکی تر کاک گادگار ئەگەر هەرێمی کوردستانیش چێتە ژەڕ کەفی مەرجەکانی بەغدادەوە ئەتوانێت لەو گرێبەستانە خاڵێک یا بەندێکی هەبێ جێبەجێی بکاتەوە لە بەرژەوەندی خۆی هەرێمی کوردستان ئێستا ڕاستی بووە بەو نەوتەی کە هەیەی تەسلیمی سۆمۆی بکە یعنی هەرێمی کوردستان تەنها دەرهێنان و ئیدارەدانی کێڵگەکانی لەدەسایە هەناردەکردن لەسەر هەرێمی کوردستان نییە بەو ڕێکەوتنەی کە ئێستا هەیە لەگەڵ عێراقەوە هەرێمی کوردستان ڕاستی بووەوە ماوەسامجد باسی کرد کە ئێستا لە بەرژەوەندی عێراقە کە لە هەرێمی کوردستانە کە لەگەڵ عێراقا بێ و بارودۆخە دەولیەکە و پێگەی هەرێمی کوردستان ئێستا بە بەراورد بە پێشووتر جیاوازیەکی زۆر زۆری هەیە لەبەرەوە وڵاتان ئەو کارتە فشار و ئەو قسانە بازاڕی سەربەخۆ و فرۆشتنی نەوتەمان لە بەرامبەر عێراقیشان نەما کە بڵێن نەوتی خۆمانەوە ئەیفرۆشین و ئازادین لە فرۆشتنی
نابەتەکی دەمە تەجروبەیەکی تاڵمان هەیە لە هەناردەکردنی نەوتە چونکە ئێمە حکم لەسەر نەتایجین و ئەگەر هەڵسەنگاندنێک پێل بۆ ئەو 11 ساڵەی کە بەڕسمی نەوتی یاخود ئەو 9 ساڵەی ئەگەر لە وەستانی هەناردەشەوە حسێ بکەین لە 2014 تا 2023 تەجروبەیەکی خراپمان هەیە لە ئیدارەدانی نەوت لە هەناردەکردنی کە بە نرخی هەرزان فرۆشتومانەوە ئەم 2 ساڵەی ڕابردوش کە دیسان خراپترمان هەبوو کە دوای ئەو بڕیارانەوە پێگەی هەرێمی کوردستان هەر لە 2013 ڕۆژ بە ڕۆژتاق و ئێستا بەرەو لاواسترە ڕواوە چ لە ناو عێراقاوە چ لە پێگە ناوچەیەکەیە و دیسانەوە لە لێو دەوڵەتەکەیە بە هیچ شێوەیە مقارنە ناکرێت لەگەڵ ساڵەکانی 2005 تا 2012 بەبەرەوە پێگەی ئەو چەکانشی کارێمی کوردستان بەدەستی وایەتی کەمترە چونکە بڕیاری دادگای فدراڵیت هەیە بڕیاری پاریسمان هەیە ئەمانە هەمووی وەدیسانەوە ئەگەر سەیری لێدوانەکانی وڵاتان ئەمریکا بکەین بە دیاریکراوی کە زۆر جار حکومەتی کوردستان یا خۆداریم بەرپرسانی هەرێمی کوردستان زۆر جار لەوە پشت بەوانە پەسن لە ماوەی 28 مانگی ڕابردووە ئەگەر سەیری لێدوانەکان کەیت هەمووی ئەڵێ بڕۆ لەگەڵ عێراق ڕێکتەوە و لە چوارچێوەی عێراقەوە بفرۆشە لەوە زیاتریان تا ئیستا پێ نەوتووی لەبەرەوە چاوەڕێ ناپێ زۆر زیاتریش ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە بۆ گرێبەستەکانی غازی ئەم دوایش ڕاستە بڵێ بڕۆ لەگەڵ عێراق ڕێبکەوە گرێبەستەکان ئێستا کراوە وەختە بەرهەمە گرێبەستەکان و هەناردەکردن و مامەڵەکردن لەگەڵیا بەتەکی دەبێ بەو ئاراستەیە بێت چونکە بینیمان هەر کۆمپانیایی کە لەگەڵ هەرێمی کوردستان گرێبەستی کرد هەر لەو مدەتا و هەر لەو سەروبەندی با بڵێن ئیمزاکردنی گرێبەستەکانە لەو توێژا بوو لەگەڵ حکوومەتی عێراقا بۆ ئیمزاکردنی گرێبەستێکی تر لە حەمرین و عێراق وڵاتە بەرژەوەندی و با بڵێن سەرنجی کۆمپانیا گەورەکان زیاتر بەلای عێراق وەکو حکوومەت کە ئیستیقراری سیاسی هەیە و اقتصادی و ئیستیقراری دەولی هەیە بۆ سەرمایە و خۆتەزانی تر سنۆکە لەوێ زیاتر ئەتوانێت سوودیان پێ بگەێنێت تا هیچ لایەکی تر لەبەرەوە ئەو فشارانە یاخود ئەو پێگەی کە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەداخەواڵن تاڵترە بێتەوە و کاریگەری کەمتر دێمە وڵات کاگیادگار سپاس دەکەم کاک دکتۆر ئێمە نەوتمان دەرێنا بازاری سربەخۆمان بۆ دروست کرد بردمانە بەندەری جێهان و بەجیان فرۆشمان لە حاڵک بانکی تورکیا کرێی دانانی پارەمان دانا تا بۆی بۆمان بێتەوە بە پرۆژەمان ڕاگەیان لە بانگەشەی هەڵبژاردنە لە پەرلەمان پرۆژە یاسای نەوت و گازمان دەرکرد کوی هەموو ئەمانە بۆ خزمەتکردنی وڵات و 50 موچەی موچە خۆران نەدراوە 71 ڕۆژە لە ئێستا موچە نەدراوە و ئەچینە مانگی 9 و ناوڕاستی مانگی 8 و موچەی مانگی 6 نەدراوە چیمان کرد بۆ ئامان کرد بۆ ئیدارەی نەوتمان کە قەرزاریشین با قەرزەکانیشمان بیر نەچێت چەند ملیار دلار قەرزاری بۆچی وامان کرد ئەی هەگەر هەر لێ بگەڕین دەستی لێ نەدەین لە ڕووی ئابووریەوە زەرەرمانە یاخود زەرەرەکانمان لەم نیوایە بۆستێتەوە قازانشترمانە ڕاستە ئەمە هەر لە ساڵی 2014ەوە کاتێک کە باسی ئابووری سربەخۆ کرا زۆر کەس ئەم پێشبینیانەی کرد کە ئەم هەرێمی کوردستانە مهەیە نییە و ئامادە نییە و توانای ئەوەی نییە لەبەر زۆر سەبەب توانای ئەوەی نییە کە بتوانێت ئەو سەرچاوەی کە هەیەی سەرچاوە بەکاری بێنێتەوە بۆ بژێوی خۆی و ببێ بە خاوەنی ئابووریەکی سربەخۆ و چونکە ئەوە سەرەتایەکە بۆ دەوڵەتی سربەخۆ هەمومانە زانین یعنی دەوڵەت پشت بە چەند بنەمایەکی سەرەکی ئەبەستێ یەکێک لەوانە ئابووری سربەخۆیە لەبەرەوە بە هیچ شێوەیەک تۆ لە ناو معادلاتی نێودەوڵەتیە ڕێگەت نادرێ و زەمینەت بۆ ساز ناکرێ بەڵام ئەمە جۆرێک لە مجازەفە جۆرێک لە هەنگاوێک بوو نەتیجەکەیمان بینی ئەوە سیاسیەکانمان ئەزمموی ئەویان نەبوو کە مجازەفەیەنەکەن من وا ئەزانم باسەکە زۆر ترسی ئەوە نەبوو کە ئەم وای لێبێت بەقەدەر ئەوەی بریتی بوو لە جۆرێک لە خۆڕازیبوونێک و جۆرێک لە وعد و وعودی ناڕاست کە کۆمەڵێک لە ژوورە تاریکەکانە زەمینەیەکی وایان دروست کرده بوو کە تۆ ئەگەر ئەو هەنگاوە بنەی ئەبی بە ئەمری واقع و معدە بۆ خۆیان یا بۆ کوردیا بۆ وڵاتانی ناوچەک طبعاً بۆ خۆیان ئێمە لە بیرمان نەچێت ئەو ڕسم و وێنانەی دا ئەبەزێت کە چەند کەسێک لە ڕاوێژکارە ئەمریکیەکان و ڕاوێژکارە ئەجنەبیەکان دانیشتبوون لەگەڵیان و دواتر ئەوانە کەس نەیزانی هەرەکەیان بەلایەکە ڕێی
دەستیان لە هەرێم بەرا و ڕیفراندۆمیان بە هەرێم کرد و لە تێ لە سێوەکان خوارد و ڕۆشتن نەتیجەکەشی بەو شێوەیە بوو. یعنی مەبەستم ئەوەیە ئەو وعد و عودانەی کە درا یاخود ئەو هینە زەمینەی کە بە خەیاڵ دروست کرا کە تۆ ئەگەر ئەمە بکەی ڕاستە لەوانەیە وتیان ماوەیەک تۆ برسی ئەبیت، بەڵام کە موچە و بوجل لە عێراقەوە مالیکی بڕی هەموو لە بیرمانە لە ساحەفەکەی بڕی لە ساحەفەکەی بڕی ئیتر هەرێم چی بەسەر هات ئەوەیە کە بینی ئەمەیە کە ئێستا هێشت نەک نەهاتۆتە سەرخۆی چەند ساڵی تریژم قەنەعەتم وایە نایەتەوە سەرخۆی ئەگەر باسی قەرزەکان بێ یا باسی شتی تر بێ کەواتە ئێمە ئەزمونە تاڵەمان تێپەڕاند لەبەر وتم زۆر سەبەب یەکێک لە سەبەبەکان بریتی بوو لە باوەڕکردن بە وعدانە ئەوی تری باسی خودی خۆمانە بنیادی ئێمە بنیادی کەسایەتی ئیداری و ئابووریمان بەو شێوەیە نەبوو. ئێستاش بەداخەوە ئەڵین بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی بنەماڵەیی زاڵە بەسەر بەرژەوەندیەکانی ترا بە کورتیەکەی حکوومەتیش و داهاتەکانی حکوومەت بەکارهێنرێتەوە بۆ بەهێزکردنی پێگە سیاسیەکانی حیزبەکانی دەسەڵات. یعنی ئەمە گرفتەکەیە لەبەرەوە ئەو هەی بێت ئەو پارێزراو بێت ئەو لە هەڵبژاردنەکانە بیباتەوە ئەو پارە و دەستکەوت و داهاتانی کە هەیەی بەکاری بێنە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنی بۆ هێزە ئەمنیەکانی بۆ ئەو هالەیە کە دروستی کا لە دەوری خۆیان وا بزانێ مەسەرەن کۆمەڵێک لەو بازنەیە بەخێوکە بۆی ئەوانی شەیمەنە بکەن بەسەر کۆمەلگایە ئیتر ئەمە دەوڵەتداریە و ئەمە بەرە و ڕزگاربوونە کە لە ڕاستیا دەرکەوتوانی ئەم گرێبەستی نوێش هەیە وەگەوەی غازەکان کە لەگەڵ کاکیادگار باسمان کرد ئەمانەش هێشتا ئاوازیان نێناوە لەو ئەزمونە تاڵی هەیە. طبعا من لە ئەسنای قسەکانە شتێکم نووسی ئەمە زۆر جار ئەبێ لەوێنە گەورەکەیە تێبگەین لە معادلاتی ناوچەکە سێکتەری وزە لەم ناوچەیە و لە عێراقا بیزادەمە باسی عێراقەکەین لە دەست ئەمریکایە هەمومان نەزانین کە ئێستا پارەی نەوت دەچێتەوە کوێ تۆ بانقی فیدرالی ئەمریکا ئەو ساڵانە بە چەند وەجبەیەک ئەیاتەوە بانقی عێراقی بانقی مرکزی عێراقی یعنی کەواتە تۆ ناتوانانی بجوڵیتەوە بەبێ ئەوەی کە خۆت لە ناو معادلەی بەرژەوەندەکانی ئەمریکا نێڵیتۆ لە هەموو بوارەکانەوە بیزاد لە بواری وزەیە. یعنی ئەمە ڕاستیەکە ناشارێتەوە بۆیە ئەبینی مەسەلەن ئێستا وەلەو لە مۆزوعەکە دەرەچین باسی یاسای حەشدی شەعبیە کرێت ئەمریکا پێی خۆش نییە چی ئەڵێ ئەمریکا هیچ آخر ئەبدەیتەڵە چاکە قورسەکانیان لێوەرگنەوە درۆن و موشەکەکانیان لێوەرگن و بچە ناو سوپاوە نا بەسمای ئەڵێن نابێ ئەو یاسایەت دەرکەن ئەگەر دەریکەن سزای ئابووری تەیە سزای ئابووری هەر یەک ڕۆژ بۆ نمونە مەسەن دۆلار منعکا کە بێتەوە بۆ عێراق بزانە وەزع عێراق چی بەسەریت لەبەرەوە یعنی کەواتە کەرتی وزە بۆیە ئەبێ ئەمە لەمە تێبگەین اینجا ئەمەی هەرێم کە ڕەبتی هەیە بۆ بابەتەوە ئەو قسەیە کە هەموو جارێ ئەمریکا سیاسەتە گشتیەکەی ئەوەیە کە تۆ هەرێم لەبێ لەگەڵ عێراقا ڕێکەوی ئەی بۆچی ئەم شتانە ئەکا ئەی بۆ هەندێک جار گڵۆپی سەوز هەڵەکات بۆ هەرێم یا بۆ نمونە ئەو گرێبەستە تازایی کە بۆ غاز کرا ئەوە سەبەبی چییە؟ من ئەزانم ئەوەش جۆرێکە لە سیاست و بەکارهێنانی هەرێمە بۆ زیاتر هەیمەنە دروستکردن و فشار دروستکردن بۆ سەر عێراق. من وەکو بیدایەت باسم کرد لەم ڕۆژانە ضروری شەون و ئەزام هەم متابعی ئەو ڕایگشتی عێراقیە بکەین. ئێستا ئەزانین لە ناو ئەوانە چی باسەکرێت طبعا هێزی شیعە بە ئاشکرا دیارە بۆ بە دوو بەشەوە بەشێکیان لەگەڵ خۆگونجاندنە لەگەڵ سیاسەتی نوێی ئەمریکا و پشتی سوودانی ئەگرن تا ڕادەیەک بۆ بەشێکیشان نەخێر هەرایانەوێ سیاسەتی ئێران و داڕێکی لە ئێران و ئەبە شێوەیە و ئەم حەشدی شعبی و هێزە چەکدارەکان بمێنێتەوە چونکە بە زەمام و بە زەمیامی ئەمانی خۆیانی ئەزان و بەو شێوە لەبەرەوە ئەم دوو هێزە لە حێراکان کامیان سەرەکەوێ ئەوە تا پەرلەمانیان بۆ کۆ نابێتەوە بۆ ئەوی ئەو یاسای بە ناویشتی ترەوە پەرلەمان کۆەکەنەوە لە پڕیانەوەی یاسای حەشدی شعبی بخەنە ناوی کە باسەکرێ ئەخرێتە ناوی دەرەوە هین نیساب کامل ناکەن یعنی کەواتە حێراکەکە توندە هەردوو لاشیان تا ڕادێ بێت بەڵام لە کۆتایە منوە ئەزانم ئەگەر ئەمریکا کە عێراق لە بەردەسیاتی هەڵی سوڕێنێت و طبعا یەکێک لەو شتانی کە باسەکرێت ئەگەر بێت و
بە خۆشی و بە معادلات و بە هەڵبژاردن و بە فشار و بە سیاست و بە ڕێکەوتن نەگەنە نەتیجە بەڵێ ئاخر دەوای ئەلکەی یعنی لەوێ ئیسرائیل حازرەکە لە مانگی نوێە باسەکرێت لە مانگی نوێە دەستێک بۆ شوێنێ لە عێراقیش حتا من گوێم لێ بوو باز لەوە ئەکرێت کە یعنی ئەمانش کە باسی ئەەکەن خۆ قسەی ژێربەژێری نییە خەتیبی نەجەف ئەم جمعی پێشوو باسی کردووە کەم پلانێک هەیە و ئێمە ئاگامان لێتی و خەبەرە و معلومەیە سەرکردایەتی کوردیش باسیەکەنەوەی کوردیش باسێستا گوێمان لێ بۆ کەڵن مانگی نوێی ساڵی 2025 گۆڕانکاری ئەم گۆڕانکاریە ئەڵێ چۆن درا لە ئێران و قیاداتیان و زانانەوەیەکانن ئەمانیش کۆمەڵی خەڵکیان ئیسیداف کردووە حتا لە ئیتار و لە هێزە شیعیەکان و ئەوانە بە کوردی تەسفیەکەن یا هێزێکیان حاضر کردووە زۆر لە انقلاب کات بە کورتیەکەی مەبەسم ئەوەیە ئەمریکا نایەڵێت بە خۆشی بێت ئەیکا بە خۆشی نەبێ بە زەبری هێز یاخود ئابووری ئەو بابەتە یا ئابووری حەسمیەکات هەرێمی کوردستانێکێکە لەو لایەنانە یەکێکە لەو پێگانەی کە بەکاری ئێنێت بە کورتیەکەی یعنی ئەمەیان پیشانەیە بە عەرەب و بە شیعەکان ئەڵێ کاکە ئەو تا کورد من ئەوەی بۆ ئەەکەم ئەگەر تەسلیمی نەبن ئەگەر تەسلیمی من نەبن ئەگەر تەسلیمی بوون کوردیشیان بۆ تەسلیمەکە و ئیشەکەش ڕێک و پێگەکەن و ئەو حاڵەتەش دروست نابێ بۆیە ئەمریکا یەکەم جار بە سیاست ئەیکا بە فشاری دیبلۆماسی ئەیکا بە معادلات و ڕێکەوتن ئەیکا باش بۆ هیوایی تێبگەن نەگاتە ئەوەکە نەگاتە ئەوەی کە بە شەڕ و ئاژاوە کاک یادگار ئەمە کەمە دواپرسیار بۆ تۆ پێشتر بینیمان تورکیا زیاتر ڕووی لە هەرێمی کوردستان بوو بەڵام ئێستا بەبێ هەرێمی کوردستانی ڕوو لە عێراقە و گەڕانەوە یاخودەم گۆڕانکاریە ئەیتر چاوەڕێ نەکەین وەک جاران ڕووی لە هەرێمی کوردستان بێ بۆ نەوت تەواو گرێبەستەکان لەگەڵ هەرێم کۆتایی هات هەرێمە بێ بچێتە لای عێراق اینجا بچێتەوە تورکیا یاخود تورکیا و عێراق ئەتوانن ئەمە بکەن بە کورتی بێ سپاس دەکەم بەڵای منوازام لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لە مەرێمی کوردستان هەمیشە ئەڵقەلاوازەکە بوو و چ لە معادلاتی ناوچەییەوە چ لە نێو دەوڵەتیشە تۆ مامۆستا بجوان باسی کرد کە تۆ بەکارەیان هەی لەم یاریی کە چ لە عێراق و چ لە ناوچەکەشە تورکیا پەرژەوەندی گەورەی لەگەڵ عێراقا هەیە ئەوە ڕای ڕێگەی گەشە زۆر وازەح دیارە کۆمپانیا نەوتیەکانی تورکیا زۆر لە ماوەی چەند ساڵی ڕابردووەوە بەهێنانەکەن لە جنوب و لە کێڵگە گەورەکانی عێراقا دارێن کوردستانە بە شێوەیەکی گشتی پاشە تشە ڕوویاوە لە کێڵگە نەوتیەکانە کۆمپانیای گەورەی تورکیمان نییە ئێستا لە هەرێمی کوردستانە پشکی زۆری هەبێت مەسەلەی ئاشتی لە تورکیا بە ئاخارێکە ڕۆژ بووە ئەوەی کە زۆر جار هەرێمی کوردستان ئەمان بینی تورکیا زیاتر لەو لایەنەوە بوو لای لێ ئەکردەوە ئەگەر چاوپۆشی لە مجموعەیەشتی هەرێمی کوردستان کردا لەبەرەوە وەکو ئەپێسەری وێنە گەورەکە بکەی تورکیا بەرژەوەندی گەورەی لەگەڵ عێراقا هەیە و بەرژەوەندی دوور مەودای لەگەڵ عێراقا هەیە لەبەرەوە زۆر ئاساییەوە چاوەڕوان کراوە کە تۆ بی بە خۆشی قوربانی لەم بینە و نەماتوانی بە چەند ئاراستەیەکیش بێن دایم لاواز بووین لاوازتر بووین لە ناوخۆشە هێندەیتر لاوازتر بوون خێتابەکانمان خێتابێکی پەش و بڵاوم خۆشمان نازانین داواچی بکەین نەمانتوانین موسسات دروستین لە ناوخوا لەبەرەوە هەر ئەمەی لێ چاوەڕوانەکرێ لە نەتیجاوە لەگەڵ عێراقیشە تا ئێستا ئامادە نین بەجددی لەگەڵ عێراقا بین هەرچەند عێراقیش زۆر بەجددی نیە لەگەڵ ئێمە چونکە تا ئێستا ئێمە بارین لەسەر عێراق وا ئەمان بینێت لەبەرەوە ئایندەی پەیوەندیەکانی تورکیا بەرەو عێراقا تاکو بەرەو هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکە زۆر سپاس بۆ کاک یادگار سەدیق گەڵاڵی ماسە لە بەڕێوەبردننەوە و گاز و شارەزە لە گرێبەستە نەوتیەکان کە میوانم بووی زۆر سپاس بۆ دکتۆر ئەمجاد محەممەد پسپۆڕی ئابووری کامشەوش میوانم بوو زۆر سپاسانە باس بەوەش کە بینەرمان بوون خواتان لەگەڵ گرفتی ئاوەکە وەختی واچێتە 6 ڕۆژ 5 ڕۆژ بەس ئەگەر کەم بێتەوە بێ بە 4 ڕۆژ و 3 ڕۆژ باشتر بەشیشمانەکە و بەز ئاگامان لێبی ڕۆژ و 6 ڕۆژ جارێکاوێت و ئاوەکە بە شێوەکە تەنکی سەر نا بەخوا بەشمان ناکە حاڵمانی
ئارە وڵاتی لێ دەبڕێ بە بیکڕی تەنکەری بە 25,000 بە 20,000 ماڵی وای پارینی ئەڵە بایدازار بدێ ئەرە بەخوا سێشەمە بۆمان ناتێتەوە تقبان بۆ ناتێتەوە بەخوا دەبیانەوە بەلو ئەم کرێت و لە خۆشە و دیاری و دانیشتم بەخوا قەتری پیانات کەشیبی ئاویمان هەیە زۆر میراومان هەیە خراپە ئاوەکە بەرەیاتەوە بۆ لای خۆی زۆر بەرەیاتەوە تاکو بۆ لای ئێمە بەڵێ فەرق و جیاوازیە کراوەڵە فەرق و جیاوازی هەیە لەوەی نینەکانیشە میراوەکە ئیکات ئەم ساڵەوە 21 ڕۆژە ئەو تەنکی ڕێزی تێنەچوو ئاویەتەوە بۆ بەشی خوار و ئەڕواد باز 6 ماڵی سەرەوە هەر هەوای بێت قەتری ئاوی تێ ناچێت تەنکیەکان بە مزاقەشەوە سەیریکە بە مزاقەش هەڵی نایوەسە تەنکی لە قاتی خوارەوە هەفتەی 2 تەنکەر و 3 تەنکەر و ئیتر بە پێی پێویست ئێستا حاڵی حاضر لە نیوەڕۆ تەلەفۆنەکەم بۆ تەنکەرە ئاو دەسم ناکەوێت اینجا وەکو دەستیشن ناکەوێت شتەکە بووە بە دووقات سە تەنکەری ئاویان بە 50,000 بە 40,000 بە 5 ڕۆژ جارێت تۆ ئێمە بۆمان نایە نایەتە سەرەوە ئاوەکە ئەمەگە بە خراپی کەنەوە ئاو بۆ ئێمە هەر نا زوم لەگەڵ خەڵکە وەڵای ئەمە پاڵێراو نییە ئەمە نەوتی لە سلێمانی و باریەکەی نوێ یێرین بەڵێ بۆ قەسرە بەڵێ ئەمە نەوتی ڕەشە ئەرە وەڵامە نەوتی ڕەشە بۆ قەسر دەڕوات ناچێتە چەند هەزار لاانێ هەر 200 سیارێ 250 سیارێ نایتر بە هەموو شوێنەکانو وەڵا 100 سیارێکە 200 سیارێکە ئەرە وەڵا 200 تەنکەرەوەی 200 تەنکە 250 وەڵا ڕۆژێ 250 زۆرەکەی ئەو بۆ ئێرانەوە وەڵا هەر لە قەسردایەگرین و لە مەسفایە مەسفا دکتۆرە ئالانتر زۆر مەسفای لێیە لەولا دایەگرین و تینۆ و بەتاڵی بەخوا نازام ڕۆژی چەنە چێتم بەس نەفتی کۆمپانیایە شەریکەیە بەخوا ئەمە بەس دەزانین بیبین زیاتری چیتر نازانین کەم جار بوو چوینە لای بەرەزۆجەران لە بێقا
تورکیایش بمانیوتە بوو ئەگەر بێت و پەکەکە لە ناو بەرن ئێمە احترابتان پێەکەین و یارمەشکستانینەوە هەمان داوای 20 ملیۆن دۆلاریان کردبوو. پێ وتم کاک نوشیروان ئێوە خۆتان ئامادە کردەوە بۆ شەڕ. پێی وتبوون کە هەوامێنتم ژوێنی هاتووە عەرزێکی وای کردووە کە شەڕ نەبێت. نەسی بەڕێزۆژدانی ژەوێت مادەم نەوشیروان و تۆ لە بەینان وەکیلی من بە هەرچیەکیان نەوێ بیکەن پارتی چی هێزی هەبوو لە بادینان و لەم لەولاوە هەمووی هێنابوو یەکێتی لە خانەقینەوە هێزی هێنابوو. شیروان کە عەسەبیە بوو دەستی شێلەرزی ئێستش لەو یادمە جێکەرەکەوتی 5 ملیۆن سە بگەڕێنەوە پارەکەی وەرگیرا و شەڕەکە دروست بوو. 4 جار بە خزمەتی مەرحوم مەلا مستەفای بەرزانی گەشتوم وتمان ئەم مەزبەحە و کوشتن و ئینسان سووتان و ئیسلام کوشتانە هیچی شۆڕش نییە ینی چی ئایا مەلا مستەفا ئەمە ئەزانێ تورکەکان تەوان میت و مخابراتی تورکی هەیە لە کوردستانە زۆرە و ئیستیفادەیەشیان لە ڕێخستنەکان و حیزبەکانی کوردستان کردووە. يا الله باسمك يا رب العالمين. دەڕۆین بەرەو لای هەنگەکانمان. یعنی مانگی 4 جار دێین هەر جارێک 150,000 دینار مەسرەفی بەس بنزینمان. تەمەنی هەنگەکەی دادەبەزێ بۆ نیوەی. باشترین شت کە بڕوات پێ بێت کە ئەسڵە یەکەم شت بڕوات بەو هەنگاوانەی هەیە بە شێوەیەکی زانستیانە تەنها مختەبەر زیاد دەکاتەوە. هاوسەنگ وەکو یەک ئەو هەنگانە دروستکی کردوون. خەڵکانێک هەیە کە هەنگ پێوەی دەدا هەوڵ دەدات زۆکەی دەربێنێتەوە بە پەنجەی ئەوە هەڵەیە. هەنجوینی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتیدا پلەی یەکەمی هێناوە. کاتێک هەواڵێک دەبیستی ئەوە دیوێکی تریشی هەیە کە باز ناکرێت. ئێمە لە مێزی سەرنووسەر دیوی پشتەوەی هەواڵ و ڕووداوەکانتان پێ دەڵێین. ها بێزاری لاوەزەکانی سەفەر چارەسەر لە دەستی ئێوەدا بە ئەپی فلایەر بیل حجزکردن ئاسانتر بووە. ئەپەکە دابەزێنە بە دوای گەشت یان ئۆفەرێکی گونجاودا بگەڕێ و پاش هەڵبژاردننی شوێن و پەسەندکردنی جۆری دراو بە ڕێگەی ئۆنلاین پارە بدە. ئێمە ڕێگەکەمان ئاسانتر کرد بە بۆنەی وەرزی هاوین داچکانێکی نایە بۆ شوێنە گەشتیاریەکان بەردەستە. ئێستا ئەپی فلایەر بیل دابەزێنە گەشتی ئەم هاوینە بکە بە باشترین سەفەری ژیانت. الو حكيم باشو كبتشك مو سعرك مالي تق 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 اها تق 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 كرالي تق 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 زۆر باشە بەڕێزم بێخەم بە حەکیم خۆیەت لارکات و لار شوێنەبی ئیسراحەتی خۆت تێکمەیە بۆی کاتت نەڕوە و دووربی لە سەرێشە تەنها تەلەفۆنێ بۆ حەکیم بکە تا ئەستافێکی شارەزا بێنەلات و سێرڤیسی ئۆتۆمبیلەکەت بکات حەکیم خۆیەت
سەردار ئیسماعیل وەک پاڵەوانی لە جوانی جیهانی پاڵپشتی لە هەڵمەتی نیشتیمانی ڕوبەڕوو بنەوەی مادە هۆشبەرەکان دەکەم.